بەناوی خی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئێوارەتان باش و لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و هەمیشە لە خۆشی و شادی دابن. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە کاریگەریە نەرێنیەکانی میدیا دەکەین. تا دێک ناڕەزایی و گرفتەکان یام هاوار و ناڵەی هاوڵاتیان و وەرگرەکان بەدەست بەشێکی زۆر لە میدیاکانەوە لە زیادبووندایە و ڕۆژ بە ڕۆژ میدیا کاریگەری نەرێنی زۆر خراپ بەشێک لە میدیاکان بەسەر کۆمەڵگە و خێزان و تاکەکانەوە بەجێ دەهێڵێ. بەشێک لە شارەزایان پێیان وایە لەم ڕۆدا ئەوەندەی کە میدیا دەتوانێت وەتوانیوێتی کاریگەری لەسەر تاک و تەنانەت دەروون و لایەنی کۆمەڵایەتی تاکەکان بەجێ بهێڵێ هیچ شتێکی دیکە یا هیچ ئامرازێکی دیکە بەو شێوەیە نەیتوانیوە. لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا ژمارەی میدیا هێندە زۆرە کە لە حسابکردن و ژماردنی نایە لە کاتێکە ئەم میدیانە بەبێ هیچ فلتەرێک یا بەبێ هیچ لێپرسینەوە و بەرپرسیارەتیەک هاتوونەتە نێو کۆمەڵگەوە بەبێ ئەوەی کۆمەڵگە و جەماوەر و وەرگرەکان بزانن بەرپرسیارەتی و ئەرکی میدیا بەرامبەر بە ئەوان چییە و ئەوان ئەرکیان بەرامبەر بە میدیا چییە. لەم بەرنامەیەدا بۆ قسەکردن لەسەر میدیا و میدیای دروست کامەیە و ئەو مەترسیانەی کە بەهۆی بەشێک لە میدیاکانەوە ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە کامانن میوانداری زۆر بەڕێز لەتیف حوسێن توێژەری دەرونیم کردووە. زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باسوخواست. مامۆستا لەتیف سەرەتا پێم خۆشە تعریفێکی میدیامان بۆ بکەی. میدیا چییە و بەچی دەگوترێ میدیا؟ بەڵێ زۆر سپاس کاک ڕاست. لە ڕاستیدا قسەکردن لەسەر میدیا لەمڕۆدا بە تایبەتی لە بارودۆخێکی وەکو هەرێمی کوردستانە کە بە کۆمەڵی قەیران و کێشە و گرفتی گەورە گەورە تێپەڕێ هەم لە ڕۆ سیاسیەکەی هەم ڕۆ ئابوووریەکەی و ڕۆ کۆمەڵاتی و دەرونیەکەشی بێگومان. پێناسەی میدیا لە ڕاستیدا لە ئێستادا بەهۆی بوونی زۆری میدیا و بوونی پسپۆڕانی زۆر لە بواری میدیا و ئازمونکاریەکان لە ناو میدیادا بێگومان پێناسەکانیش زۆر بە شێوەیەکی چڕوپەر بڵاو دەبنەوە. بەڵام ئەوەی کە هەمومان کە کارمان لەسەر کردەوە و ژوومان لێ دەبێ ئەو پەیام و ئەو ئاراستەیە کە لە ڕێگەی لە ناو کۆمەڵگەدا هەنوە ئەو پێداویستیانەی کە کۆمەڵگەیەتی لە ڕێگەی میدیاوە دەگوازێتەوە جا لە ڕێگەی وێنە بێ لە ڕێگەی راپۆرتە هەواڵ یا هەر شتێکی تر بێ. بۆیە قسەکردن لەسەر پێناسەی میدیاوە لەسەر ڕۆڵی میدیا لەسەر پێگی میدیا هەمووی ئەچێتەوە سوارچەوەی کە زۆربەی پسپۆڕان ڕان کۆکن لەسەرەوەی کە پێویستە میدیا ئەو ئەرکە ببینێ کە ئەو کلێنانە پڕ بکاتەوە کە لە نێوان دەسەڵات و لەلایەن هاوڵاتیان هەیە و لە نێوان لایەنی سیاسی یا هەر بابەتێکی تر بێت کە خەڵک پێویستی پێ بێ دەبێ میدیا ئەم ڕۆڵە گەورەی هەبێت کە چونکە میدیا بیرمان نەچێ کاریگەری زۆر دروستەکە. جا من بۆ ئەوەی کە قسەکردنەکانمان بە ئاراستە لایەنە کۆمەڵایەتیەکەیە بڕوا زۆر قسەکردن لەسەر لایەنی کۆمەڵایەتی میدیا و ئەو پەیامە کۆمەڵایەتی کە میدیا دوجار ئەگەر لە بەرنامەیەکی سیاسی بێ یا لە بەرنامەیەکی تەرفیعی بێکە لە هەر کەناڵەکەەوە پەخش دەکرێت بێگومان لایەنی کۆمەڵایەتی هەیە. بۆیە کە لایەنی کۆمەڵاتیشی هەبوو بێگومان کاریگەری کۆمەڵاتی و دەرونی لەسەر تاک خێزان و دواتر کۆمەڵگەش دروست دەکات. بۆیە دەبێت میدیا لە هەر بوارێکدا کە کار دەکات تەرکیزی جددی و فۆکەسی گرنگ بقاتە سەر لایەنی کۆمەڵایەتی تاک و لایەنی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەدا و لە ناو ژیانی کۆمەڵایەتی کۆمەڵگەیە. زۆر باشە. لە ئەمڕۆیە پشێوی و ئاڵۆزی ئەم گەڕە لاوژەیەک لە نێو میدیای کوردیدا دەبینرێ. ئەم قسەی ڕاستە بەڕای جەناب وەکو توێژەرێکی دەرونی هەست بەم گەڕە لاوژێ و پشێوی و ئاڵۆزی میدیاەکە یام ئەمە شتێکە و بوونی نییە. بێگومان ئەوەی بۆی بەرەزیشتی ڕاستی بکەمەوە توێژەریشی کۆمەڵایەتیم لەگەڵەوە شار ڕۆژنامە نووسیشم. بێگومان لە ئێستادا وەکو ئاماژەم پێکرد سەرەتا پێداویستیەکانی خەڵک و پێداویستیەکانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا بەپێی ئەو گۆڕانکاریانی کە بەسەر کۆمەڵگەدا دێ بەسەر ژیانی خەڵک دێ بەسەر ژیانی تاکە دێ لە ناو کۆمەڵگەدا بێگومان وا دەکا ئەم پێداویستیانە لەگەڵیشیدا میدیا دەبێ ڕۆڵ و کاریگەری خۆی ببینێ لە ناو زیادبوونی ئەم پێداویستیانەدا. بێگومان لە ناو ئەم فەزایی کە هەیە لە ناو ئەم ژینگەیی کە هەیە بەداخەوە ماوەیەکی زۆرەکە هەرێمی کوردستان لە ناو گۆڕانکاریەکانە لە ناو پێشکە
پێشکەوتنەکاندا بێگومان کەناڵی زۆری میدیا و ماس میدیا بە شێوەیەکی گشتی بەرەو زۆری ڕۆشتەوە بەرە هەنگاوی ناوە بەرەو زۆری بەڵام بەداخەوە زۆر جاروا لێ دێ کە بڵێ ئەم زۆریە بۆریەکیشی لەگەڵدایەکە نەیتوانیوە لە ئاستی ئەم پێداویستیانەدا بێ خەڵک چی پێویستە و خەڵک کێشەکانی چین و چۆن دەتوانێت لە ڕێگەی میدیاوە بە دوای چارەسەرەکاندا بگەڕێت ناکرێتەوە میدیا بەس بەردەوام خەریکی تۆخکردنەوەی کێشەکان بێ ناکرێت میدیا تەنها لە ئاستی زەقکردنەوەی کێشە سیاسی کۆمەڵایەتی ئابووری ئەمانەدا بێ بەڵام نتوانێت چارەسەریەکان نتوانێت بەدیلەکانیشی بۆ خەڵک بخاتە ڕووە خەڵک وا لێ بکە بە دوای چارەسەرەکان بگەڕە بەداخەوە وای کردو بڵین لەناو ئەم ژینگەی ناو میدیا بەداخەوە سە لێ شێواوێکی زۆر دیارە ئەویش کە ئێمە خاوەنی یاسایکی تایبەت بەکاری میدیاین کە زۆربەی هەرە زۆری ڕێکخراوەکانە بووە سندیکا و کۆمەڵی تایبەت بە میدیا هەمیشە قسەرەوە دەکرێت کە دەبێت میدیایەکی پیشەیی و ئیتیشی بێوە زۆرشتی ناو کۆمەلگەوە زۆرشتی ناو پیشەی میدیا هەیە کە دەبێ بیپارێزێ بۆیە ئەم هەنگاوانەی ئێمە کە قسەرەوە دەکرێت میدیا بەرەو میدیا بە پیشەسازیکردن دەچێەوە میدیا بەرەوەی دەچێت کە میدیایەک بێ بەڕاستی بتوانێت لە ئاستی پێداویستی لە ئاستی تموحی خەڵکا بێت بەڵێ ئێمە دەتوانین لەنا ئەمەیەکە لە بەرەوەی میدیا نەیتوانیوە ئەم ڕۆڵەی خۆی ببینەوە نەیتوانیوە ئەرکی سەرشانی خۆی وەکو پێویست وەکو ئەوی کە هەیە و وەکو ئەوی کە خەڵک داوایەکەوە خەڵک پێویستێتی جێبەجێ بکا بڵێ دەتوانین بڵین زۆر و بۆریەکەیەوە سەر لێشەوەیەکیشی پێوە میدیای ئێمە وەکو جەنابێت وتت میدیامان هەیە لە ئاستموحی خەڵکا بێ یان بەونە بە شێوەیەکی گشتی یان لە نێو هەموو میدیاکانە میدیامان هەیە خەڵک تموحێکی پێی هەبێ و لە ئاست پێداویستی و پێداویستەکانی ڕۆژانەی خەڵکا بێ بەڵێ کێمە باز لە میدیا دەکەین و هەمیشەکە ئەم جۆرە قسە ئەم جۆرە لە ڕخنە دەژیرێت لە میدیا بۆ پێی هەردووشمان ئێمە من و تۆش میدیاکارین دوجار ئەمە بۆ مانایە نییە کە میدیا ینی هەموو ئیشەکانی میدیا زەڕبی سفر بکرێەوە میدیا بچێتەوە ئاستی یابی خێنە و قاڵبەی کە هیچی نەکردو بەڵام قسەکە لەسەرەوەیە کە میدیا وەکوی کە ئەبێ هەبێت نەیتوانیوە ڕۆڵی هەبێ بەڕاستی لە ناو کۆمەڵگەدا دوور نەڕین بۆی زۆر نەچینەوە بڵین بۆ تاریخ و بۆ مێژوو فلانکە زوای تو ئەموایوت لە ئێستادا سەیری ئێستەی واقعی ژیانی سیاسی ئابووری کۆمەڵاتی خەڵک کە لە هەرێمی کوردستانە ئایا میدیا توانیوێتی لە ئاستی ئەم پێداویستیانە بێەوە لە ئاستی ئەم کێشانەدا بێکار خەڵەکەیەتی ئایا میدیا توانیوێتی ڕۆڵی هەبێ لە نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان ئایا میدیا توانیوێتی ئەم ناکۆکی و کێشانی کە لە نێوان لایەنە سیاسیەکاندایە بەرەو هێوربوونەوەی ببا لەگەڵ ئەوەی کە دەبینی بەداخەوە زۆر جار بم بە ئاراستەکە ئیشەکە کە کێشەکان زیاتر زەقەکاتەوە من بە نمونەی زیاترە بۆ بێن بۆ ئەگەر پەرلەمانتارێک ئەگەر سلانی کەسێکی سیاسی یا هەر کەسێک کە پێگەیەکی سیاسی لە ناو حیزبێکە یا لە ناو حکوومەتە یا لە شوێنەکە هەبێ ئەگەر لە فەیسبوکەکەی خۆی یا ئەگەر لە شوێنێک شتێک بنووسێ یا بابەتێک بنووسێ زیاتر بابەتێک بێکە جۆرێک لە جۆرەکان قسە بێ بەرامبەر بە خەڵکیشی تر بەرامبەر بەلایەنێکی تر بەداخەوە میدیا دێ ئەم قسەی ئەم نووسینەی ئەم کەسە دێنێ و دەیکاتە هەواڵ دەیکاتە راپۆر یا کۆمەڵە گشتی لەسەر دەکات کە بەداخەوە دوجار ئەمە پێ وترێ ڕۆڵژێڕانێکی خراپ بەڵام سەدان نووسینی جوان سەدان شتی جوانتر هەن کە ئەچێتە پێناوی ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی سیاسی بەداخۆ میدیا خۆی لێ ناداوە ناتوانێت ئەمە بکبەوەی کە ئەڵێ ئەمە ناتوانم من لەگەڵ پەیامەکەی ناگۆنجێ بێگومان پەیامەکەی ئەو کاتا پەیامێک بێکە نوقسانە بێەوە پێویستەکە چاک بکرێەوە پێویستەکە هەموار بکرێت بۆیە دەتوانین بڵین لەمانەوە بۆمان دەکرێت کە بەشێک لە میدیاکان نەیانتوانیوە لە ئاستی چارەسەکردنی کێشەکانی خەڵکا بن نەیانتوانیوە لە ئاستی کێشەکانی لایەنە سیاسەکان بن ئێستا ئەوەندەی خەڵک بە دوایەوەچێک کە بۆ منە لە میدیاکانە بڵاوە بێتەوە هەواڵی نیوموچە و ڕبعموچەکەی ببێ خەڵک ئەمەی بەلاوە هینترە تا هەندێک بابەتی تر لە ناو میدیاکانە بەداکەوە ئەمەش بەشێکی پەیوەندی بە سیستمی حکومڕانی و پەیوەستە بەو سیستەمەی کە حکومداری لە وڵاتە دەکاوە بەداخەوە میدیاش بە جۆرێک لە جۆرەکان دوای ئەم جۆرە لە سیستم کەوتووەوە حکوومەت و دەسەڵات و لایەنە سیاسیەکان چیان دەوێت میدیاش ئەوە دەکات کە ئەمەی کرد بەداخەوە خەڵک جۆرێک لە جۆرەکان سەر لێ شێوایی دروست دەکات ئێستا شەوانە سەیری میدیاکان کەوانەی کە میدیایەکەن کە
زیاتر میدیای حیزبەکان و میدیای سێبەرەکان هەمویان ئەوانەی کە بە تایبەتی لە میدیایەکی هەواڵین یا خەبەرین سەیری بابەتەکانیان کە لەسەر هەواڵێک چەندین زۆر لە هەواڵە بینی کە ئەمە دەلالەتە لەوەی کە هەر لایەنێکی سیاسی یا هەر کەسێک بەپی ئەو بەرنامە و سیستم و پەیامی کە خۆی ئێوێ خەڵکی پێ ئاراستەکە ئەمە جۆرێک لە جۆرەکان چاواشەیەک لەناو خەڵک دروست دەکا وای لێ دێ خەڵک متمانی بە میدیا و میدیاکار نەمێنێەوە خەڵک متمانەی بەو پەیامە نەبێت کە لە میدیاکانەوە ئاراستەی دەکرێت بۆیە ئەمە جۆرێکە لەم سەر لە شێوایی کە لە پێشووتر ئاماژەمان بۆ کرد بۆیە میدیا ئەبێت زۆر هەستیارانەتر زۆر ورتر مامەڵ لەگەڵ ئەو بارودۆخانەکە کە هاتۆتە پێشێ بۆ خەڵک لە ئێستای هەرێمی کوردستاندا خەڵک ماندووە خەڵک هیلاکە ناکرێ میدیا بەردەوامی بدا بەم ماندوێتیە بەردەوامی بدا بەم بابەتانە دەبێ هەمیشە لە هەوڵی ئەوەدا بێکە شتێک پێشکەشی خەڵک بکە و بابەتێک پێشکەشی خەڵکە کە خەڵک بتوانێت ئومێدی بۆ دروست ببێ نەک خەڵک هاان بدا ئەومێدی بۆ دروست ئەرک و ڕۆڵی ڕاستەقینەی میدیا لەم ڕۆیە چییە؟ ئەو ئەرکە ڕاستەقینەی کە پێویستە میدیا بیگەڕێ کامەیە؟ لە ڕاستیدا میدیا ئەرشی ڕاستەقینی خۆی ئەوەیە کە دەبێ ئاراستەی وەرگرەکانی بە شێوەیەکە بێکە وەرگرەکانی وەکوتم بەرەو ناومێدی پەلکێش نەکە بەرەو ئەوەی نەباکە هیچ شتێک لەم دنیاە نەماوەکە ئینسان دڵی پێخۆش بێ بەداخەوەی سەیری میدیاکان کە یا ئەوەیە کە ئەوەت بۆ گوازێتەوە یا لە بەرامبەرە کۆمەڵێک بەرنامەت پێشکەش دەکا کە بەداخەوە کێشەکانی خەڵک ئەوەی تر قورسترەکەوە ئەوەی تر تۆخیەکاتەوە یا لە بەرامبەرە دێ بە فیلم و بە درامای تورکی و یا کۆمەڵێک شتی ترەوە خەڵک مەشغوڵ دەکا کە خەڵک وای لێ دێ نازانێ ینی زۆر ئێستا لە ماوەکانی پێشووتر ئەگەر دیقەت بەی زۆرێک لە خەڵک لە تۆڕە کۆمەڵاتیەکان هەڵمەتیان دروست و پێکهێنا بەنای ئەوی کە تەلەڤیزیۆنەکانتان بکوژێنەوە خۆتان لە میدیا و لە کەناڵی تەلەڤیزیۆنی دوور بخەنەوە ئەمە خوێندنەوە و شیکردنەوە زیاتر لەوە هەڵناگرێت کە خەڵک بەدەست میدیاەوە بەدەست زۆرێک لە بەرنامە زۆرێک لەو پەیامانەی کە میدیای یا بە خەڵک بێزار و ماندوو بووە بۆیە پەنایە باتە بەر شێشی تەلەویش کە پێوتێت تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا وای لێ هاتۆ تۆڕە کۆمەڵاتیەکانیش بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک بەهۆی ئەم قەیرانانە یا ئەم شێشانی کە لە هەرێمی کوردستاندا هەن بەداخەوای لێ هاتووە ئەویش وای لێ هاتووە کە هەرچیەک کە بۆ وتن نەشێ لەوێ دەوترێەوە هەرچیەک بۆ نەکردن بشێ لەوێ دەکرێەوە بەبێ ئەوەی هیچ گوێیەک بە هەست و سۆزی بینەر و هەست و سۆزی گوێگر بدە بۆیە ئەرکی ڕاستەقینەی میدیا لە ئێستادا ئەوەیە کە خەڵک یا لایەنە سیاسەکان لە ئێستادا کە ئێمە کێشەیەکی زۆر لە بینی و یا لە نێوانی لایەنە سیاسەکانەیە هەوڵ بدات ڕۆڵی ئیجابیانە ببینێ و ڕۆڵێک ببینێت کە لایەنە سیاسەکان بە جۆری جۆگان نزیک ببنەوە لەیەک و هەوڵ بدەن ئاشتەوایی دروست بکەن نەک بەداخەوە وەکو ئێستا کە لە ڕاستیدا ناتوانێت ئەو ڕۆڵە ببینێەوە وەکو وتم بەهۆی ئەو دابەشبوونە زۆرەی کە میدیا هەیەی و ئەو بەسەر لایەنە سیاسەکانە بەسەر سێبەرە یا بەسەر کۆمەڵشتا کە بەداخەوە خەڵک زیاتر ئێستا وای لاتەوە خەریکە بە تەواوی متمانەی بە میدیاوە بە میدیاکاریش نامێن زۆر باشە مامۆستا لەتیف لە ئێستاە دەبینی ژمارەیەکی زۆر میدیا لە هەرێمی کوردستانە هەیە هێندە زۆرن کەس بۆ کۆڵێ نازانێ خاوەنی ئەم میدیانەکێ ئاراستەکاری ئەم میدیانەکێ زۆربوونی ئەم هەموو میدیایە هۆکار نییە یام یەکێک نییە لە هۆکارە سەرەکیەکانی زۆربوونی ئەم پشێوی و ئاڵۆزی کە لە میدیایە هەیە و خەڵک متمانەشی بە میدیا نەماوە ئێستا بە پاساوی جۆراوجۆر و بە بیانووی جۆراوجۆر میدیا بە شێوەیەک لە شێوەکان وەکوی کە ئاماژەم پێکرد بەرەو پیشەسازی بوون دەچێت ئەنی جۆرێک لە جۆرەکان یا سەرمایەدارێک دێت پارێکی زۆری لە بەردەستە دەیەوێت لە ڕێگەی میدیاوە ئەم سەرمایی خۆی وەگەڕ بکاوە وەگەڕ بخاوە بێتە ڕیکلامی هەم بۆ کۆمپانیای خۆی یا هەر بۆ هەر کار جۆرەکارێکی خۆی یا بۆ دەعمکردنی هەندێک لە میدیاکارەکان و بۆی بتوانێت ئەو پەیامی کە خۆی هەیەی پەیامێکی تایبەتە بیگوازێتەوە بۆ خەڵکووە لە ڕێگەیەوە کۆمەڵە کەناڵی تر دەکرێتەوە ئێستا بێگومان ئێمە قسەکانمان بەو جۆرە نەبێ یا بەو ئاراستەیە نییە بۆی غەڵەت هەم لە بەرنامەکەەوە لە قسەکانی ئێستش و ڕابردوو شتێ نەگەیرێکە ئێمە دژی ئەوە بین میدیا زۆر ببێ ئێمە دژی ئەوە بین میدیای باشمانە بێ یا کەناڵەکانی میدیا زۆر بنیا دەرفەتی کاری میدیایی بۆ خەڵکێکی زۆر بڕەخسێنێ نەخێر ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە اینکە ئەم پێشکەوتنانەی تەکنۆلۆژیا بە تایبەتی لە بواری میدیایسە دەیبینی لە ڕووی تەکنۆلۆژیا و میدیای ئێمە ئاستێکی بەرزی پێشکەش کردووە لە ڕووی
تەکنیکی و بە تایبەتی کە هەن ئاستیشی جوانیان هەیە بۆ نمونە ئێستا ASD هەیە و کوالیتیشی یاوێنەیەکی جوان بە خەڵک دەدا سۆڕەیەکی جوان بە خەڵک دەدا بۆیە بەڵام قسەکە لەسەرەوەی دەبێ لەگەڵ ئاستە تەکنیکەکەیە لەگەڵ جوانی سوورەکەیە و لەگەڵ جوانی وێنەکانە کە بۆ خەڵک دەگوازێتەوە دەبێت ناوەڕۆک و ناواقەنەکەشی هەمانش جوان بێ و تەکنیکی کە لە ناوەڕۆکەکاندا بەکاردێ دەبێت تەکنیکی بێ لە ئاستی وەکوتم لە ئاستی ئێزدیەکەیە بێ بۆیە قسەکردن لەسەر ڕۆڵی میدیا لەسەر کاری میدیا لە ئێستادا بەو ئاراستەیە نییە کە ئێمە یا خەڵکانێکە بێ دژی ئەوە بێ میدیا دروست ببێ یا میدیای سەربەخۆ بێ هەر جۆرێک لە میدیا بەڵام قسەکان لەسەرەوەیە ئەم میدیایە لەسەر چ بنەمایەک دروست دەکرێت ئەم میدیایە لەسەر چ بنەمایەک پەیامەکانی ئاراستەی خەڵک دەکا ناکرێتەوە بە ناوی یا بە پاساوی پێشکەوتن و گۆڕانکاری و پێویستی زۆربوونی خەڵک بە میدیا و بە کۆمەڵێک زانیاری کە خەڵک دەبێ هەموو زانیارێکی پێ بگا بەڕاستی ئەمە زۆر جار میدیاکان خاتە هەڵەیەکی گەورەوە نەکرێت بەرنامە یا هەواڵ یا زۆرێک لە ڕاپۆرتەکان لە ئاستێکدا بن کە هیچ شتێک نەمێنێتەوە بیتر نەوترێ بەداخەوە ئێستا وای لێ هاتووە هەندێک لە بەرنامە لە ناو هەندێک لە میدیاکانە بە جۆرێک لە جۆرەکان بە ئاراستەیە گەڕواکە شتێک نەماوەتەوە نەوترێ بەبێ ئەوەی حساب بەوە بکرێت کە خەڵک و ئەوەی کە وەرگری میدیاکانە و بینەری تەلەڤیزۆنەکانە کەناڵە ئاسمانیەکانە و کەناڵە ناوخۆیەکانیشە هەموو چین و توێژەکانە هەموو ئەو کەسانن کە لە ماڵەوە تەلەڤیزیۆنیان هەیە ئەو کەسانن کە سەیری تەلەڤیزۆن دەکەن بۆیە گرنگە میدیا ڕۆڵی هەبێت لە کۆکەرەوەی خێزانەکانە نەک لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی بەرنامەیەکەوە بتوان هەوڵ بدا خێزانەکان پەربکاوە کۆمەلگەش پەربکا بەداخەوە ئێستا وای لێتەوە خەریکە میدیاش وەکو هاوشێوەی لایەنە سیاسەکان هەوڵی پەرکردنی خەڵکەدا و هەوڵی پەرکردنی هاوڵاتیان و تاکەدا لە ناو خێزانەکانە ئەمە بابەتێکی هەستیارە و مەترسیشی گەورەیە بۆیە نابێ میدیا کارێ بکە یا پەیامەکانی بە ئاراستەیەکە بباتە وەرگرەکانی کە ئاراستەیەشی بێ مەترسی لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی تاک و کۆمەلگە ببە بۆیە قسەکانی ئێمە لەسەر ئەم ئاراستەیە کە پێویستەکان میدیا ورتر لەسەر ئەو بابەتانی بە تایبەتی و بەرنامانی کە ناو نراون بەرنامەی تەرفیهیە ناو نراون بابەتی کۆمەڵایەتی و ئەو بابەتانی کە خەڵک بە دیارەوە داهانیشێ بۆیە گرنگە میدیا ئاگاداری هەندێک شتت بێت لە ناو کۆمەلگەدا کە چۆن خەڵک لاسایی دەکاتەوە بینیمانە خەڵک منداڵ بە تایبەتی لە هەرزەکارەکانە بینیمانە چۆن لاسایی فیلمە تورکیەکان و کەسەکانی ناو ئەم فیلمانە دەکەنەوە بەداخەوە کە کارەساتی گەورەی لە یەک قەومێ یا چیرۆکەکانی ناو ئەو فیلمە دراما تورکیەکان کە بەداخەوە بەشێکی زۆری لە ناو گەنجانە لە ناو کوڕووکچانی ئێمە ڕنگدانەوەی دەبێت بۆیە مادەم میدیا ئەم ڕۆڵە گەورەی هەیەەوە کاریگەری لە ناو خەڵکا دەبێت ئەم کاریگەری بە ئاراستەیە کا ببە کاریگەریەکی بە دیوە ئیجابیەکەی بێ و هەوڵ بدا ئەو کێشانەی کە خەڵکەتی میدیا بیگوازێتەوە و دوجار میدیاش بەدیلەکانی و چارەسەرەکانی بدا بە خەڵک بەوەی خەڵک وەکو ئاماژەم پێکرد لە ناو ئومێدیدا نەژی و ئومێدی هەبێ هەمیشە بەوەی کە لە ناو هەموو ئەم کێشانەدا بەڵام چارەسەری شێەوە میدیا دەتوانێت ئەمانە بکە لە برێ بە دوای قسەی ناو فەیسبوک و یا کۆمەڵی شتا بچێت دەتوانێت بە دوای کێشە و بە دوای ژیانی حەقیقی مرۆڤەکان بچێەوە تاک بچێت لە ناو ئەم کۆمەلگەدا کە لێوان لێوە لە ناو کێشە کۆمەڵایەتیەکان لە ناو کێشە سیاسیەکان و کێشە ئابوووریەکانیش بێگومان زۆر باشە مامۆستا لەتیف جەنابەت ئاماژەت بەوە کرد کە لە ئێستاە وەرگر بینەر متمانەیەکی وهای بە میدیا نەماوە بەڵام کاتێک کە سەیری میدیاکەین کاتێک کە سەیری زنجیرە دراماکانەکەین سەیرەکەی پڕبینەرترین میدیاکان ئەوانن کە بە قسەی جەنابەت متمانەیان لای خەڵک و بینەر نەماوە ئەم متمانەیە لە چیدا نەماوە یان بۆمە کاتێ ئێمە ئەم هەموو بینەرە دەبینین خەڵک بەردەوام تەلەڤیزیۆن و میدیا و هۆکارەکانی تری ڕاگەیاندن بۆ بە بەشێ لە ژیانی لە فەیسبووکەوە تا هەرۆکارێکی دیکە ئیدی چۆن ئەتوانین بڵین متمانە نەماوە یا متمانەکە لە چیا پەرد بووە و نەماوە بەڵێ لە ڕاستیدا متمانەکە لەوە نەماوە کە خەڵک بە تایبەتی لە ڕووە سیاسیەکەیەوە کە ساڵانێکی زۆرە بەشێک لە میدیاکان کە هەبوون بە بەردەوامی
ئاراستەی وەرگرەکانیان بە پەیام و هەواڵی سیاسی و هەواڵی کومەڵاتیە هەواڵی ئابووری بووە بەڵام ئێستا پەیامی میدیا بە جۆرێکی تر دەگۆڕدرێ بۆ لە بەرەوەی خەڵک وا هەستەکە ئەوەی کە لە میدیاوە ئەگوزارێ یا ئەوەی لە میدیاوە پێی دەگا شتێکی ترە لە واقعی ژیانی خۆی بۆیە ئەم پێچەوانە بوونە بۆ نمونە سیرەکەی میدیا یا ئێستا لە مودەیەکی زەمەنی کەمە بەشێکی زۆر لە میدیاکان هەواڵی موچە دەداتە خەڵک بەڵام سیرەکەی کە خەڵک گوێ لەمە دەکرێت سێرەکە ئەگەر کاتێکی دا نابێت بۆ بڵێ هەفتەی داهاتوو موچەی فلان و فلانە درێ بەڵام سێرەکەی هەندێک تر دواکەوێ یا هەر خەبەرێکی تر یا هەر هەواڵەجی تر کە لەناو ئەم میدیانەوە بڵاو دەکرێتەوە چاکردنی بژێوی خەڵک یا مەسەلەن بینیمان لە ماوەکانی ڕابردووە کارەکردنەوەی پەرلەمان چی بەسەرها لەبەرەوە کۆمەڵێک دێ خەڵک وای لێهاتۆ دەڵێ ئەمە قسەی تەنها میدیایە ئاخر ئەمە مەترسیدارە خەڵک بەو ئاراستەیە بگاک بەو قەنەعەتە بگاکە ئەمە قسەی تەنها میدیا لە کاتێکە کە دەبێت میدیا ئەوەی کە هەیە و ئەوەی واقعی ژیانی سیاسی کۆمەڵاتی ئابووری خەڵکەیە بە پێی ئەو پرەنسیپ و بەرنامانەی کە کۆمەلگەی کوردی و کۆمەلگەی ئێمە باوەڕی پێتی بیگوازێتەوە بۆیە ئەم متمانەیە لەمەوە بێمتمانەیە لەمەوە دروست دەبێت بۆیە لە ناچاریە لە دوای ئەمەوە هەندێک لە میدیاکانی تر ئاراستیشی تر وەرەگرێ ئاراستەیە وەردەگرێت کە بۆ نمونە تەلەڤیزیۆنەکەی تایبەت کا بە خواردن دروستکردن یعنی بەشێکی زۆر لە بەرنامەکانی ترخان کا بۆ خواردن دروستکردن و بەشێک لە بەرنامەکانی یا کەناڵەکەی تایبەت کا بە فلم یا دراما و درامای دۆبلاشکراوی تورکیە یا هەر زمان و وڵاتێکی تر بێ بۆیە ئەمە بە ئامانجی ئەوەیە کە لە ئەو خەڵکانی کە متمانەی بە میدیایشی هەواڵی نامێنێت دێتە سەر میدیایشی بۆ نمونە کە تایبەتە بە فلم یا تایبەتە بە هەر بەرنامەیەکی تر کە خۆیان دایانێت بۆیە ئەم جۆرە لە متمانە سبینی ئەگەر خەڵک ئەم جۆرە بێتاقەت بوو یا بێزار بوو لەم هەموو فیلمە لەم هەموو بەرنامەیە کە ڕەنگە نەتوانێت سوودێکی پێ بگەێنەوە نەتوانێت ئارامیەکی پێ بەخشێت بۆیە ئەم بە مروری زەمن و ئەگەر ئێمە فریای ئەم جۆرە لە میدیاش نەکەین و فریای میدیا نەکەین بە شێوەیەکی گشتی متمانەکان بە تەواوەتی لەدەست دەچن لەگەڵ ئەوەشی کە ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زیاتر دەڕوا و هەنگاوەکانی تەکنۆلۆژیا بەرەو خێراتر دەڕواوە خەڵک زیاتر ڕادەکێشێتە ناو ئەمانە ینی ئێستا وای لاتوە لە ناو خەڵک تەلەڤیزیۆنیشی ناوێ هەر لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان دەتوانێت کام تەلەڤیزیۆنیشی بێ سەیری بکە یا کام بەرنامەی بێ سەیری بکاوە بە دواشیا بچێت بۆیە وای لاتوە خەڵک ئیتر ڕەنگە تەلەڤیزیۆن ماوەیەکی تر بە جۆرێک لە جۆرەکان ون ببێ بۆیە هەستیارترین بابەت کە ئێمە ئەمانەیە قسەی لەسەر بکەین ئەو بابەتانن کە دەچنە ناو خەڵکەوە دەچنە ناو ژیانی کۆمەڵاتی خەڵکەوە دەچنە ناو چوارچێوەی خێزانەکانەوە بۆیە زۆر گرنگە ئەو میدیانەی کە پەیامێکی کۆمەڵایەتی هەیە دەبێت ئاراستەکەی پەیامێک بێت کە بەڕاستی فلتەرکرابێ بەڕاستی ئاگاداری زۆر بنەما و بەها و پرەنسیپ و دابوونەریت و کۆمەڵک شتی ناو کۆمەڵگەکەیە بۆەوەی بتوانێت پەروەردەیەکی تەندروست بێت چکە بیرمان نەچێ ئەم میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان بەڕاستی وای لاتوە بۆتە پەروەردەیەکی تایبەت بۆ تایبەتی بۆ وەرزەکار بۆ مناڵ بۆ هەر بابەتێکی کەواتە ئەرکی کێیە کە میدیا بخاتەوە سەر سکەی خۆی ئەرکە ڕاستەقینەکەی میدیا بە میدیا بناسێنێتەوە بێگومان ئەرکی هەمومانە ئەم بەرنمەی تۆ وەسەدان بەرنامەی تر کە پێویستە دەبێ بکرێەوە دەبێ خەڵک هۆشیار بکرێتەوە لە ڕێگەی خەڵکەوە ئەم پەیامە بگاتەوە ئەوانی کە دەیانەوێت میدیا دروست بکەنەوە دەیانەوێت پەیامی میدیا بە خەڵک بێنەوە بۆی ئەرکە ڕاستەقینەکەی میدیا بە خەڵک بگاوە ئەم ئەرکە ڕاستکردنەوەکەی ئەگەر هەڵەوکەم و کوڕێکیش هەبێ دەبێ بە شێوەیەکی زۆر گەورە سیر بکرێەوە بە شێوەیەکی فراوانانە سیر بکرێت نەک هەڵەیەشی ناو میدیایە کەم و کوڕیەک لە میدیا بە شتێکی ئاسایی کەم و کوڕی کارێکی تر یا بابەتێکی تر بێت چکە هەر کە هەڵە کەم و کوڕیەک یا هەر هەڵەیەک لە ناو میدیا کارەسات لە ناو کۆمەڵگەدا دەخاتەوە کێشەی گەورە لە ناو خەڵکو و لە ناو خێزانەکان دروست دەکات بۆیە هەڵە و کەم و کوڕی میدیا شتێک نییە هەروە بە ئاسایی و سادەیی سیر بکرێت بۆیە ئەرکی هەر هەمومانە ئەرکی هەموو چین و توێژەکانە بۆی بتوانین کارێ بکەین کە میدیا بچێتە سەر ڕێزکیەکی ڕاستەقینەی خۆی کە خەڵک بتوانێت هەم متمانەی بۆ بگەڕێتەوە و هەم بتوانێت لە ڕێگەی میدیا ئەو پەیامەی کە ئێوێ یا ئامانجەی کە ئێوێ بەدەستی بخەوە ئەو هەواڵ و ئەو زانیارانەی کە ونیشن لە خەڵک و خەڵک نایزانێەوە کۆمەڵێک شتی ترەیە کە میدیا ئەتوانێت بە دوایە بچێەوە بە دەستخستنی زانیاری کە یەکێکە لە ئەرکە سەرچەکانی میدیا بیگەێنێتە بینەر و بیگەێنێتە ژوێگر و بیگەێنێتە خوێنەر ئێستا دەزانین لە کوردستانە بە
بەهۆی خەیرانی دارایی و کۆمەڵێکی زۆر لە میدیاکان بە تایبەتی میدیای خوێنراو ون بوون نەمان و بەرەو نەمانی تەواوەتیش دەڕوا. ئێستا هەندێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی ئەوانەی کە ئێستا ئاهەلی و سربەخۆن ئەوانە زیاتر خەڵک زۆرتر بینەریەتی و بە بەردەوامی ئاگاداریەکەوە بە تایبەتیەوە بە کەناڵانەی کە دوورن لە خەبەری سیاسی یا دوورن لە میدیایەکی هەواڵی بۆیە ئەم میدیانە ئێستا مۆدێلیەتی و دەبێ ئەم میدیانە زیاتر تەرکیز بخەنە سەر ئەو شتانی کە خەڵک بە تایبەتی لە ڕۆ کۆمەڵاتێکەوە پێویستی پێێتی و بتوانێت خۆی تیا ببینێتەوە کێشەکانی خۆی تا بینێتەوە بۆی چارەسەریەکانی بدۆزێتەوە. بەداخەوە ئێستا خەڵکی ئێمە هەر کێشەیەکیشی کە هەبێ بەداخەوە میدیا وای لێ کردو کێشەکانی بەرەو ئاراستور بوون نەڕوە لەگەڵەوەی گەر لە میدیاشانە بێ شوێنێکی تری شک ناباکە بۆ ئەوەی کە ئەم کێشانی چارەسەر بکە. بۆیە دەبێت ئەرکی میدیا بە ئەرکێک بێت کە زیاتر هۆشیاری بۆ خەڵک بڵاو بکاتەوە و بتوانێت کاریگەریەکانی کە لەسەر خەڵکدانێ کاریگەریشی ئیجابی بێ و کاریگەریەک بێت کە خەڵک ئاراستە نەکا بەرەو ئاخاری خراپ و کارەسات و کێشە لە ناو خەڵکە زیاتر و زیاتر نەکە. زۆر باشە مامۆستا بۆچی بەشێکی زۆر لە میدیاکان کار لەسەر شتە سلبی و وەکو ئەڵێ قێزەونەکانی کۆمەڵگە دەکەن بە دوای ئەیبوعاری خەڵکانی دیکەدا دەکەن یان بۆ منە زۆر جار شتە تراژیدیەکان کوشتن دزی کۆمەڵێشتی دیکەن لە کۆمەڵگەدا کە بەلای خەڵکیەوە نامۆن یان بۆ لایەن بەلای خەڵکیەوە شتێکی بێزراون زۆر جار میدیا کار لەسەر ئەمەکە بەبێ ئەوەی کەمتر میدیایەک دەبین کار لەسەر شتێکی زانستی بکە کار لەسەر بەدواداچوونێکی شوێنەوارناسی بکە کار لەسەر ئەدەب بکە کار لەسەر کەلەپور و کەلتوری میلەت بکە. یعنی ئەوەی کە ئەیبینین ڕۆژانە بازباسی خوێنە بازباسی خیانەتە بازباسی دزی و کۆمەڵێشتی بێزراوە کە هەم زۆر جار بینەر و وەرگر ماندووەکە هۆکاری چیە کە میدیای ئێمە زیاتر هانا بۆ ئەم شتانە بە ئەم شتانەمان بۆ گوازێتەوە. من شتێکت پێ بڵێم کاکە ریاض من لە زۆر کۆنفرانس و کۆڕ و کۆبوونەوە بووم کە تایبەت بوون بە مەسائلی کۆمەڵایەتی بۆ نمونە کۆنفرانسێکەکرێت لەسەر مادەی هۆشبەر کۆنفرانسێکەکرێت لەسەر مەسەلەن ئاشتەوایی کۆمەڵایەتی یا لەسەر هەر بابەتێکی کۆمەڵایەتی کە ئەکرێت لە کوردستانە بۆ نمونە ئەم کۆنفرانسانە کۆمەڵە کەس و شخصیەتی تایبەتمەندی بۆ بانگەکرێ یا داوەتەکرێن من دیقەتم داوە لە ناو ئەم کۆمڕ و کۆنفرانسانی کە تایبەتن بە بوارێکی تایبەتی ژیانی کۆمەڵایەتی ئێمە چاوە ژێڕن بۆی بزانن چ بەرپرسێکی حیزبی یا حکومی تێدایە بانگی کەنە ئەم لاوە بۆ منە لە 2 ساڵی ڕابردووە من ئاگادار بووم پەرلەمانتاری تیا بووە بۆ منە لە لیژنەی کۆمەڵایەتیە لە لیژنیەکی تر بووە تایبەتمەند دەبم بوارە ینی بوارێکی کۆمەڵایەتیە یا ئیشێکی کۆمەڵایەتی کراوە بەڵام میدیاکار یا پەیامنێر یا میدیاکان بە دوایەوە دەگەڕن هەواڵێکی سیاسی لێوەربگرن یا بۆ نمونە قسەیشی لێوەربگرن کە بە جۆرێک لە جۆرەکان زەڵجەیەکی سیاسی بنێتەوە لە کاتێکا کە تۆ لە ناو کۆنفرانسێکە یا لە ناو مەراسیمێکی تایبەتایی لەسەر بابەتیشی کۆمەڵایەتی ئەمە دەمێت لەمەوە ئەوە بڵێم کە بەداخەوە ئەم بابەتانەی کە بابەتی کۆمەڵایەتین ئەو بابەتانن کە خەڵک بەدەستیانەوە دەناڵێنێ کێشەی گەورە گەورن مەترسی گەورە گەورن بەداخەوە لەبری ئەوەی کە بە دوای ئەم بابەتانەیە زیاتر بچن و بەرنامەی زیاتر و جددیتری لەسەر بکەن بەڵام دێن لەناو ئەمانەدا بابەتی سیاسی و ئەو بابەتە سیاسیانە هەڵەنجێنن کە بەداخەوە شتەکان ئەو کێشانەی کە هەن لە نێوان لایەنە سیاسیەکانە ئاڵۆستری بکە ینی چاوە ژێڕە بۆی لە کەسێکی سیاسی لە شوێنێ قسەیە بکە یا بە جۆرێک جۆرەکان تەشهیر یا سوکایەتی یا جۆرێک لە جۆرەکان قسەیەکی ڕق یا زبر بکە بەرامبەر بە لایەنێکی تر یا بەرامبەر بە کەسێک میدیا دێ ئەمەندە ئیڵێتەوە بەڕاستی بەداخەوە کە وا کات ئەمانە کێشەکان زەختر بکەنەوە بۆیە ئەم جۆرە لە پەروەردەکردنە و ئەم جۆرە لە چاندنی ڕق و چینە و بڵاوکردنەوەی تونوتیژی لە ناو میدیاوای لە هاتووە خەڵکیش بەشێکی زۆر لە خەڵک بە دوای ئەمانە دابچێت ئەنی خەڵک دانانیشێ بەداخەوای لە هاتووە خەڵک گوێ لە کەسێک ناگرێت کە بە بەردەوامی باس لە ئاشتی بە بەردەوامی باس لە زۆر بابەتکە کە سوودی بۆ خەڵکەیە بەڵام دا بنیشە هەرچێکت هەیە بەدەم تایە بەرامبەر بە لایەنێکی سیاسی بەرامبەر بە پەرلەمان بەرامبەر بە حکوومەت بەرامبەر بە هەر کەسێک هاتەوێت قسەی بکە ئەمن جۆرە ڕەوازدانە بەم جۆرە لە خیتابە بەداخەوە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا خەریکە ئاچێتە حاڵەتی ترۆبکەوە خەڵک ئێستا وای لە هاتووە بەشێک لە خەڵکیش لە بەرامبەر ئەمەدا بێزار بووە لەماوە بێزار بووە لەم جۆرە لە زمانی ڕاق و زمانی زبر لە ناو یەکتریا کە بەداخەوە ئێمە هەمیشەوەمان وتووە
ئێستا هەستی پێ ناکەین بەڵام ماوەیەکی تر لە ئایندەیەکی نزیک یا دووردا ئەمانە دەبنە بەڵایەکی گەورە لەسەر کۆمەلگەوە ناتوانین بەڕاستی خۆمانی لێ دەرباز بکەین ئەوەی ئێستا میدیا ئەیکا بەڕاستی ڕەنگە چەند ساڵێکی تر ئەبێ حکوومەت و ئەبێ لە حیزبەکان هەچیەکیان کردبێ بودجەی بۆ تەرخانەکە چیشی بۆ تەرخانەکە بۆی ئەم کێشانەی کە ئێستا لە ڕێگەی زمانەوە لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی پەیام و خیتابیانەوە کە بە خەڵکی دەدەن هەموو کێشەکان ئاڵاسترە بێ و خزمانی تونوتیژی بڵاوە بێتەوە و کۆمەڵێک شت دەکرێت کە ئێستا میدیا خۆی هەستی پێ ناکا بەڵام چەند ساڵێکی تر بەداخەوە دەبێ چەندین تاقەی گەورە وزەی گەورە بخرێتە گەڕ بۆی چارەسەر بکرێت بەڵام بۆ ئێستا نتوانین ئەمە بکەین بۆ نتوانین ئێستا کە میدیا باسی ئاشتی کۆمەڵایەتیەکە یا هەواڵشی لەسەر ئاشتی کۆمەڵایەتی دروستەکە دەبێت بەڕاستی قەنەعەتی بەمە هەبێەوە بەڕاستی کاری بۆ بکە بەوەی بتوانێت ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی سیاسی نەنێو هاوڵاتیانە لە هەرێمی کوردستانە دروست ببێەوە بەرخارار ببێ ناکری ئێمە بتەنها لە ڕێگەی قسەکردنەوە لە ڕێگەی کۆڕ و کۆنفرانسێکەوە باسی ئەمە بکەین بۆیە میدیا دەبێ هەمیشە قسەی لەسەر ئەمە بێ نابێ میدیا کارێ بکە یا ڕۆژنامە نووس یا ڕۆژنامەکان میدیاکان تەنها لە ڕۆژە تایبەتەکانە قسە لەسەر بابەتەکان بکەین بۆیە ئێمە بە بەردەوامی بێ قسە لەسەر بکەین بەر قساکردن لەسەر مەسەلەی تونوتیژی تەنها لە 25 یانزەدا نییە لەسەر ڕۆژەکانی تر نییە بەرەنگاربوونەوەی مادەی هۆشبەر لە 26 مانگە 26 حوزەیرانە نییە ینی ئەمانە کۆمەڵێک شتن کە میدیا دەبێ ئاگاداری بێ ئێمە بە بەردەوامی پێویستمان بەوەیە پەیامی تایبەتمان هەبێ بە تایبەتی لەسەر مەسەلە کۆمەڵایەتیەکان لەسەر ئەو پەیامانەی کە ئاچێتە خزمەتی ئاشتی هەم خێزان و هەم تاک چکە تۆ ئەمانە ئەمە شاشینانە گەورانە دروست کرد دەبینی کارەساتی گەورە لە وڵاتەیە خوڵقێ بەداخەوە گوێ لە شتی وا دەبێ ینی لە ماوەکانی ڕابردووە لە ژیان تا بە خیاڵیشتا نهاتووە کە لە ناو کۆمەلگەی کوردیا خەڵک بچێ دراوسەکەی سەر ببڕێە ئەو بڕوە ئەو بکوژیانی بەداخەوە وای لێ هاتووە کە کارەساتەکانیش میدیا خەریکە ئاسایی دەکاتەوە ناکرێ میدیا تەنها لە هەواڵێک بڵاو دەکاتەوە دەڵێ باوکێک کوڕەکەی کوشت بەداخەوە ئەمە بەس وەکو هەواڵتی ئەپەڕێەوە خەڵکێکی زۆر پێی متەئەسیرە پێی کاریگەرە دەبێتە ڕۆلی میدیا لەو کاتدا چۆنە ئەنی سەری بنێتەوە باسی میدیا دەبێ باسی هەموو ئەوانە بکە هەر کێشێک کە خەڵەکەی بێ دەبێ میدیا نابێت فەرمووت کە میدیا تا ڕادێ وای کردو تاوان و ڕووداوەکانی ئاسایی کردوێتەوە ئەم ئاساییکردنەوەی ترشوخێکردن بەسەر هەواڵەکانە بەڕاستی کارێکی هەڵەیە دەبێ میدیا بۆ نمونە کە کەناڵی پەیام قسە لەسەر بۆ نمونە کوشتنی باوکێکەکە لەلایەن کوڕەکەیەوە ئەمە هەواڵێکی کارەساتبارە و مەترسیێکی گەورەیە لەسەر ئاساییشی تاک بە تاکمان و زەنگیشی مەترسیدارە بۆ هەمومان ناکرێمە تەنها وەکو هەواڵ مامەڵی لەگەڵا بکرێت دەبێ شیکردنەوە و تەحالیلی گەورەی بۆ بکرێەوە دەبێ هۆکارەکانی ئەمە بدۆزرێتەوە بۆچی کوڕێک دەستی بچێتە باوکی کەی کوژێ بۆچی کەسێک کە دەستدرێژی دەکاتە سەر منداڵێکی 9 ساڵان یا 10 ساڵان کۆمەڵە کارەساتی تر و ڕووداوی تر و حاڵەتی تر لە وڵاتەدا ڕوودەدا تەنها قسەکەی من لەسەرەمەیە تەنها مامەڵەکردنەکە مامەڵێکی هەواڵیە تەنها مامەڵەکردنەکە ئەوە پەیامێکە و دەگاتە خەڵک بەبێەوەی خەڵک بزانێ بۆیە دەبێ ئێمە کارێ بکەین ئەمانە تحریم بکرێ و تەزریم بکرێ خەڵکان بدەین بۆ ئەوەی کە نیشانی بدەین تاوانکردن بەرامبەر بە هەر کەسێک لە ناو کۆمەلگەدا بیکەی دەرەنجامێکی مەترسیدار و خراپی هەیە بەو شێوازە گواستنەوەی تاوان و ڕووداوەکانی نێو کۆمەلگە بۆ بینەر بە ئاسایی سیرکردنی و بەدوادان ئێستا ئاسایی دکتۆرێک و ئاسایش و توێژەرێکی دەرونی وەرگری میدیا ڕۆڵی هەبوو لە ئاساییکردنەوەی ئەم تاوانە بێگومان میدیا بەداخەوە خەریکە وای لێت ئەم حاڵەتانە ینی تووشی شۆکمان ناکە ینی ئێستا خەڵک جاران ئەگەر یەکێک بیوتە فلانە کەسی کوشتۆ خەڵک حەپەسا ینی تووشی شۆکە بوو ئێستا ئاسایی بۆ تۆ من چەندین جار گوێم لێ بۆ جات چیە ینی کوشتێتی خۆ هەمومان دەزانی ئەمە بەداخەوە ئەم جۆرە ناڵێن بە تەنها میدیا بەڵام میدیا ڕۆڵی سەرجی هەیە دەبێ میدیا ڕۆڵی هەبێ لەوەی کە ئەمانە ناشرین بکە لە بەرچاوی خەڵکە ناکرێتەوە بیانی بۆ نمونە من زۆر جار گوێم لە هەواڵی دزیکردن بووە بە ڕێگەی تەکنیکیشی زۆر سەیرەوە بەڵام میدیاوانە بەخۆشی بۆ خەڵکی باز دەکا و ئەمەی کردووە ئەوی کردووە وای کردووە بەڕاستی وای لێ دێ خەڵک یعنی ئەم شتانی لەلا ئاسایی دەبێتەوە بەڵام تۆ ئەگەر هاتی شیکردنەوەت بۆ ئەمەت کرد وە بە خەڵکە دوت و دەسەڵاتە دوت بە حکوومەتە دوت بە لایەنە سیاسەکانە دوت هۆکاری ئەم پشتی ئەم هەموو تاوان و کارەساتەوە ئەمە خاڵەکانی بۆ ڕیز بکەی و پێشنیارەکان و ڕاستپاردەکانی بۆ لە هەر وڵاتێکی وەکو
بمنە لە ئەمریکا ئەگەر ڕووداوێکی تەقەکردن یا ڕووداوێکی تیرۆر یا هەر کارەساتێکە ڕوو بدا ڕاستە هەواڵەکان ڕاستە خۆ دەگوازێتەوە بۆ خەڵکەوە بە خەڵکی دەدا بەڵام هەموو شتێک نادا بە خەڵک هەموو شتێک بە خەڵک نادا بەڵام دێ لە ڕێگەی جیاوازەوە لە ڕێگەی کەناڵی جیاجیاوە هەوڵەدا شیکردنەوەی بکە بۆی خەڵک تێبگا ئەگەر خەلەلێکە بێ لەلایەن خەڵکەوە خەڵک وردە وردەم خەلە چاپکە بۆی ئەم جۆرە لە تاوانە ئەم جۆرە لە حاڵەتی لە کارەسات لە ناو خەڵکا دوور بکێتەوە ئەوشی لەسەر حکوومەتە دەبێت لایانی سیاسی ئەو پەیامانەی پێ بگا و ئەو مەسوزەی پێ بگا کە ئەگەر خەلەیشی هەیە و ئەو بۆتە هۆکار و سەبەبی ئەوە لە لای ئاسایی بێتەوە و هەوڵ بدا چارەسەری بکە نەک تەنها هەواڵێک بێکە هەواڵێکی ڕاگوزەر بەلامانە بڕوات یا بنمونە یعنی زۆر جار ژنێک دەکوژرێت هەموو خەڵک دێتە سەر خەت قسە دەکا و بەردەوامی ناڕزایەتی دەردەبڕێ بەڵام دووسێ ڕۆژ و ئوتر ئەمە کۆتایی دێ هەتا کاتێکی تر بۆی ئەمانە نابێت کە فوکوڵ بێت دەبێ ئەمە بە بەردەوامی قسەمان هەبێ و پەیاممان هەبێ لەسەر ئەم حاڵەتانی کە لەم کارەساتانەی لە وڵاتە ڕوودەدا ئەبێ هۆکارەکانی بزانین و بە هۆکارەکانیشی میدیا بوترێ و دوزار میدیاش بیگەێنێتە خەڵک بۆی وەکوتم خەلەلەکان دەستنیشان بکرێەوە ئەوەی پەیوەندی بە خەڵکەوەی خەڵک چاچی بکەوەی پەیوەندی بە دەسەڵاتەوەی دەبێت چاچیکە ڕاستە میدیا بەشێکیان هەمیشە هەوڵی ئەمانەیان داوە بەڵام بەداخەوە نەتوانراوە وەکو پێویست کەم بەرنامەمان هەیە بەرنمەیەک بێ کە تەواو لە ئاستی پێداویستی و خەمی خەڵکا بێەوە خەڵک ئەوەی کە ئێدەوێت بیگوازێتەوە ناکرێتەوە بۆ منە بەرنمەیەکدا بنی ئەوەی کە خەڵک ئەوەی هە بەدەمیاتەوە بیگوازیتەوە بۆ خەڵک ئەمە پێم وانە ئەمە بڵێ ئەمە تەواو میدیا هەموو شتێکی کردووە نەخێر هەمومان دەزانین هەموو شتێک بۆ وتن نییە و هەموو شتێکیش ناکرێتەوە ئەوەی کە بەدەم تاهاو بیگوازیتەوە بۆ خەڵکەوە ئەوەشی ئەتەوێت نیشانی خەڵکی بدەیت بەداخەوەکە ئەمە وای کردووە بەشێک لە کێشەکان زیاتر بن و ئالۆز بن وە سەریەشەی گەورە بۆ تاکوە بۆ خێزانەکانەوە بۆ کۆمەڵگەشت دوجار دروست دەکەن زۆر باشە لە هیچ کاتێکدا وەک ئێستا لە کوردستان میدیا نەیتوانی وەک کاریگەری لەسەر تاکەکان دابنێ ئەمە قسەی جەنابتە ئەم کاریگەریە چییە و ئایا کاریگەریەکە تەنیا کاریگەریەکی سلبیە یان بەباری ئیجابیشە پێم خۆشە بزانم ئەو کاریگەریەی کە میدیا لەسەر تاک لەسەر کۆمەڵگە لەسەر خێزان بەجێی هێشتووە کامەیە و ئایا تەنها بە چه بارێکە باری ئیجابی یان سلبیشی تێدایە بێگومان مەبەستی من لەوە بە تایبەتی لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوەیەتی بە تایبەتی کە قسەم لەسەر لایانی کۆمەڵایەتی میدیا کردووە و ئەو پەیامە کۆمەڵایەتیانەی کە لە ڕێگەی بەرنامەی کۆمیدی یا جۆرێک لە جۆرەکانی ترکە دەیانێت ڕێگە خۆشەکە بۆەوەی هەندێک لە کێشەکانی خەڵگەندێک لە کێشەکانی گەنج یا هەر بچینی توێژێکی تر بێ دێ لە ڕێگەی میدیاوە بە تایبەتی مەسەلەی کۆمیدیەوە کە بە جۆرێک لە جۆرەکان لە شێوەی تەنزە بگوازێتەوە بە خەڵک بەداخەوە کۆمەڵێکی زۆر لە وشە کۆمەڵێک زۆر لە قسەی تێدا بەکاردێنرێت کە بەداخەوە کاریگەری زۆر خراپی هەیە من دڵنیام هەم خۆشە گوێ لێ دەبوو هەم خەڵکیش ئێستا بینەریش ئەوە دەزانێت کە تا ئێستا کۆمەڵێک وشە هەیە کە بەداخەوە لە ناو منداڵ و لە ناو هەرزەکار و لەناو گەنجانیشە دەوترێتەوە ئەمە مەبەستی من ئەمەیە کە کاریگەری زۆرترە لەسەر خەڵک بە تایبەتی لەو بەرنامانەی کە ئەم جۆرێک لە جۆرەکان پێکەنین ئامێزە یا گاڵتە ئامێزە یا تەنز ئامێزە هەر جۆرێکی تری لێناوەنەی تەرجەمەکردنی کێشەی خەڵکتەوە تەرجەمەکردنی کێشەی کۆمەڵایەتی بە زمانێک کە زمانێک بێ کە جۆرێک جۆرەکان جنێ و یا تەشیر یا هەر جۆرێکی تری تێدا بێ بەداخەوە ئێستا بەکاردێنێت لە بەشێک لە میدیاکان و بەشێک لە بەرنامەکان کە بەداخەوە منداڵ و هەرزەکار ئێستا بە بەردەوامی بەکاری دێنێ و هەمیشە بۆتە وێردی سەر زمانی ئەمە کاریگەریە خراپەکە کە لە دوڕۆژ مناڵ بەم جۆرە زمانیە پژێەوە بەم جۆرە هەوڵەدا قسە بکە و هەوڵەدا ئەوەی کە ئێوێ لە ڕێگەی ئەم جۆرە لە زمانەوە چکە ئەمە تەلەڤیزیۆن پێداوە و بەرنامە پێداوە و میدیا پێداوە بۆیە قسەی من کە لەسەر مەسەلەن کاریگەری کۆمەڵایەتیە ئەم جۆرەیە لە بەرنامەکان ئەم جۆرەیە لە پەیامی میدیا کە بەداخەوە زۆر کەم حساب بۆ ئەم جۆرە لە بابەت دەکرێت ئێمە لە ماوەکانی ڕابردووە لەگەڵ زۆرێک لە میدیاکانەوە قسەمان لەسەر ئەوە کرد کە میدیا لە هەرێمی کوردستاندا و لە زۆربەی وڵاتانی دنیا چۆن شارەزایی یاسایی ڕاوێژکاری یاسایی یا ڕێژکاری ئاینیە هەر جۆرێک لە ڕاوێژکار ئێستا کەناڵی پەیام ڕەنگە ڕاوێژکاری ئاینی هەبێ لە بەرەوەی پەیامەکانی و قسەکانی زۆرجار بەڵام ڕەنگە لە ڕێگەی ڕاوێژکاری ئاینیەوە بتوانێت کۆمەڵک شتێ ڕوون بکاتەوە بیداتەوە بە خەڵک ڕاوێژ مەسەلەی قانونی لە ڕۆی یاسایەکەەوە تۆ پێویست بۆیە ڕاوێژکاریی یاسایی هەبێ بەڵام بەداخەوە ڕاوێژکاری کۆمەڵایەتی ڕاوێژکاری دەرونی لە زۆربەی
زۆری کەناڵەکانی ئێمە ونە یا هەرتیانە یاگەتیا شابێ ژمارەیەکی زۆر کەمەکە بەداخەوە زۆر تەرکیزی ناقێتە سەر ئێمە چەند ساڵێک لەمەوە پێش ئەم قەیرانانەش داوای ئەوەمانە کە هەم لە سندیکا ڕۆژنامەنووسان و لەلایەنی پەیوەندیداریش ئەم کەناڵانە و کەناڵەکانی میدیا ئیتر ڕۆژنامەیە گۆڤارە تەلەڤیزۆنە ڕادیۆیە هەر جۆرێک لە میدیایە کە ئاگاتە خەڵک پێویستەکە ڕاوێژکارێکی لانی کەم یا کۆمەڵاتی یا دەرونی هەبێ بۆی هیچ نەبێ ئەو ڕاپۆرتانەیە ئەو فیلمانەیە ئەو بەرنامانەی کە لە میدیا و پەخش دەکرێن ئەم جۆرە لە خەڵک بیبینێ چۆن تۆ حساب بۆ لایەنی ئاینی حساب بۆ لایەنی یاسایی و کۆمەڵێک دەکەی بۆی سبەینێ لە ڕووی قانونیەوە قسەت نێتە سەر یا بۆ منە ڕوبەڕووی سکاڵا و کۆمەڵێک شت نەبیتەوە بەڵام دەبێ حسابیش بۆ بکرێت لە ڕووی کۆمەڵایەتیشەوە خەڵک سبەینێ سزا دەدا و خەڵک باجەکەی دەدا هەر پەیامێگەر قسەیەکە لە میدیاوە بۆ وەرگرەکان دەڕوا و ئاراستەیەکە گەر ئاراستەکەی خراپێ باجەکەی خەڵکی دەیدا بۆیە وری ئەبێ مامەڵێکی تەندروست بێ بەڵام ئەگە تۆ ڕاوێژکارێکت هەبوو بە تایبەتی لە ڕۆ کۆمەڵاتەکەی یا لە ڕۆ دەرونیەکەی دەتوانێت هاوکار بێت دەتوانێت یارمەتی دەربێ بۆی بتوانێت هەڵسەنگاندنێکی کۆمەڵایەتیانە یا دەرونیانە بک بۆی ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر خەڵک ئایا ئەمە تا چەند کاریگەری ئیجابی ئەبێ لەسەر خەڵک باشە مامۆستاەتی پێم خۆشە باز لە کاریگەریەکانی زنجیرە دراما تەلەڤیزیۆنەکان بکەین زۆر جار دایک و باوک یا پەیوەندی نێوان منداڵ و باوک لەوەچێ لە ساڵێکە 495 قسەی تێدا نەبێ زنجیرە درامای ومان هەیە کە دۆبلاژ کرا وەرگێڕاوە سەر زمانی کوردی کە هەموو جارێمە لە بەرنامەی بازخواز ئاماژە بۆکەین کە ئەم زنجیرە درامانە نامۆن بە کەلتور و بە زمان و بە ئاین و بە هەموو شتێکی کۆمەڵگەی کوردی زۆر جار زنجیرە درامای وا هەیە 495 ئەڵقەیە دووسێ وەرز بەردەوامە پێم خۆشە باسێک لە حەڵقەیە دەوەرزە ڕوا دیانزە وەرزە ڕوا کاریگەری ئەم زنجیرە درامانە بەسەر کۆمەڵگەوە و نامەبوونەوەی تاکەکان لە نێو خێزاندا تا چەند وای کردووە ژن و پیا و لە یەک نامۆ ببنەوە منداڵ و باوک و منداڵیانی نەمانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان سەردان و هاتوچۆ و خۆشەویستی و محبەت تا چەند ئەم درامایانە ڕۆڵیان هەبوو لەوەی کە نەمانی یەکەم لەلایەک بەها کۆمەڵایەتەکان و لەلایەکی دیکەش نەمانی پەیوەندیە کۆمەڵایەتەکان تۆ بەیانی لە دەرەوە بی لە هەشتەوە هەتاوەکو چوار لانی کەم ئەگەر مۆزەفێک یا فەرمانبەرێکی دایرێکی حکومی ئەهلیبی هەتا چوار لانی کەم دەوامەت هەیە ڕەنگە زۆر جار هەندێک لە خەڵکەیە کە تا درەنگتریش ئیشەکە یا کارەکە بەڵام کە دەڕواتەوە ئەنی سێرەکەی زۆرێک لە ئەندامانی خێزانەکان ئیتر لە هەشتی ئێوارەوە خەریکی سیرکردنی ئەم درامایانەی حتاوەکو درنگانێکی شەو دوایەوە گەرمەجاریشی هەبوو سەرێک لە ناو تۆڕە کۆمەڵاتیەکانەدا و ئیتر بەداخەوە کات نەما بۆ یەکتری وەکات ئەنی ڕەنگە هەمومان بەدەستەمەوە ناڵێنی ینی وای لێ هاتووە ڕەنگە قورس بێ چارەسەرکردنی ئەمە و ئەگەر بە خەڵکیش بڵێ یا بە کەسێک بڵێ بۆ سێری ئەم هەموو درامایە ئەکە یام سیر زۆرە لە ئاڵقاکەی دەڵێ ئەی من چی بکەم دەڵێ ئەی سێری چی بکەم گوێ لە هەواڵ بگرم گوێ لە نازانم چی بگرم بەداخەوە وای لێ هاتووە خەڵک فێری بوو ئەگەر ئەو کاریگەری کە تۆ باسی دەکەی هەر چاوەڕوانی خەڵک بۆ ئەم هەموو وەرزەر و ئەوە هەموو ژمارەیە لە حەڵقەی دراماتورشی و نازانم ئەوانەی ترکە لێ ئەدرێن دلیلی گەورەیە لەسەرەوەی کە خەڵک ئالوودەی بووە وای لێ هاتووە کە زۆرمەمان چاوەڕوان دەکەین کە وەرزی ئەم فیلمانە کەی زوو کۆتایی بێ و وەرزەکانی تری ببینین ئێمە دژی دراما و دژی فیلم و ئەمانە نین دژی ئەوە نین کە خەڵک ئاشنا بێ بە کولتوری وڵاتەکانی تر بەڵام بەداخەوە عنی وای لێ هاتۆ ئێستا بەشێک من لە خەڵکی خۆم ژۆم لێتی دەڵێ ترم فیلمە تورکیانە هەمان دەزانین کوڕ و کچێکە حەزێکەکە و دوایی وای لێ دێ عنی هەمویان لە هەمووشی لەبەرە دەزانێ ڕوودا وەحدەزەکان بەرەوشێ دەڕوا بەڵام سیرەکە بۆ لە بروی کاتی فەراغی زۆرە و نەتوانراوم کاتە فەراغە بەشتی تر بگرێتەوە بەڕاستی بەداخەوە ئێستا درامای کوردی و شانۆی کوردی و فیلمی کوردی دەبینی لە چ ئاستێکەوە لە چ قەیرانێکدا بەداخەوە خەریکە وای لێدێ ئەم درامانە وای کردووە کە درامەکانی خۆمان بە تەواوەتی نەمێنن و خەڵک زۆر ئەو حەزەی بۆی نەمێنەوە ئارزووی بۆ نەمێنە لە کاتێکا کە ساڵانی ڕابردوو ئاستی شانۆی ئێمە ئاستی درامای ئێمە بەداخەوە لەگەڵەوەی کە تەکنیک کەم بووە لەگەڵەوەی کە میدیاکان ئەوەندە زۆر نەبن و ئەوەندە نەتوانراوە بە شێوەیەکی سەرەکی بگوازێتەوە ماڵێک بەڵام سیرەکەی لە ماوەکانی ڕابردوو
کردووە درامای کوردی و هوەری کوردی زیاتر توانیوەتی تعبیر لە ناو کێشە و خەم و ئازارەکانی خەڵک بکاوە دوجار لە شێوەی فیلمە یا لە شێوەی درامای بیداتەوە بە خەڵک بەڵێ بێگومان کاریگەریشی زۆر خراپی دروست کردەوە پەیوەندی کۆمەڵاتیەکانی بەداخەوە زۆر سار کردوێتەوە یعنی سیرەکەی دەڕۆی بۆ میوانی بۆ ماڵێکیش ئەوەی کە سەیری ئەو فیلمانە کە خۆ تۆ ناچاریە گە سەیریشی نەکەی دەبێت سەیری بکەیت و دوجار یعنی من بۆ خۆم جۆملی بۆ ینی لە زۆر کەس سەیری فیلمێکی کردووە ئەڵێ وسیریەکەڵە وڵاتدا ئالوودەش بوون لەوە چێگە بڵێ بیگۆڕیان بیخەنکاتێک هەر زۆر زۆر بەخۆشی دەڵێ قەینا بیگۆڕەگەر یا پێتەڵێ ینی خۆ مەسیجەکەی ئەوەیە کە نابێ بیگۆڕی بەڵام دەڵێ قەیناکە بیگۆڕە من دوایی کە 12 شەو سەیری بکەینە هەر ئێستا سەیری بکە بۆی 12 شەو زۆر ماندوو نەبی بە دیارەوە ئێستا سەیری بکە بەڵام وای لە هاتووە ینی کاچیتە ماڵێک بەشێکی زۆر لەوە فێر بۆ دەڵێ وڵات چوون بۆ ماڵی فڵان کەس ئەوان سەیریانە کرد منی سێرم کردەوە ئێستا هەستەکەین لەم زنجیرە درامایانەوە جیابوونەوە ڕێژەیان بۆم پشکێکی گەورەی هەیە ڕێژەی تەلاق خیانەتی ئەو سەرگیری نەمانی ڕێزی دایک و باوک نەمانی پەیوەندی کۆمەڵایەتەکان زیادبوونی تونند و تیژی و نمونونەکانی فڕاندن و دزی و ئەم شتانە ئەمانە توانیویانە کاریگەری بەسەر وەرگر و کۆمەڵگەی ئێمەوە دابنێن ئەگەر بڵین 100% هەمووی ئەوانن نەخێر بەڵام حتممەەوەی ئەوان ژێکێکن لە هۆکارەکانی پشت هەڵاوسانی ڕێژەی جیابوونەوە و تەلاقدان و کەمبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری و ئەنجامدانی تاوانەکان و بەکارێنانی تەکنیکەکانی ناو ئەم درامایانە بۆ ئەنجامدانی تاوان بەڕاستی بەڵێ ئەمانەش هۆکارێکن لە هۆکارە سەرچەکان کە لە پشتی هەڵاوسان و وەزەقبوونەوەی ئەم هەموو تاوان و دیاردا نەخوازانەی لەم کۆمەڵگەدا هەن بەڵام دەتوانین بڵین ئەمانیش بەپی خۆیان بەپی حەجمی خۆیان بەپی ئەم بەردەوامی کە بەداخەوە بە بەردەوامی تەلەڤیزیۆنەکان هەوڵی ئەوە دەن کە ئەم جۆرە لە دراما ئەم جۆرە لە بەرنامە بە خەڵک بدا بڵێ ئەمیش هۆکارێکە لە هۆکارە سەرچەکان کە بەداخەوەی کردووە هەم جۆرەکانی تەکنیشی تاوان و هەم جۆرە نیشاندانی بەشێک لەو کێشانەی کە بەداخەوە لە ناو کۆمەڵگەی تورکیا لە ناو کۆمەڵگەکانی ترێن گواستنەوەی بۆ ناو ئێمە و ئاساییکردنەوەی هەندێک پەیوەندی و هەندێک شت کە بەداخەوە لە لای ئێمە ئەگەر ئەمانە بکرێ کچ یا کوڕ یا هەر کەسێکی تر ئەگەر ئەمانە بکات لە ناو کۆمەڵگەیمەدا تووشی کێشەی گەورە دەبێت و ژیانی دەکرێتە مەترسیەوە بەداخەوە ئەمانە جۆرێک لە جۆرەکان حساب بۆ نەکردنە بۆ هەندێک بابەت کە لە ناو ژیانی ئێمەداوێت ئێمە هەمیشە وتومانە ئێمە لەگەڵ ئەوین کە خەڵکی ئێمە و هەموو کەسێک ئاشنا بێ بە کولتوری ئێمە بە کولتورەکانی تر ئێمە چۆن دەمانەیە کولتوری خۆمان ژیانی خۆمان نیشانی خەڵک بدەین و لە ڕێگەی فیلمەوە بەیە لە هەر ڕێگەیەکی ترەوە ئێستا ئێمە چۆن دەتوانین لە ڕێگەی فیلمەوە ئازایەتی و قارەمانی و نەبەردی پێشمەرگە نیشانی وڵاتانی ترە دەین فیلمی ئێمە فیلمی پێشمەرگە دەچێتە فستیڤالە نێودەوڵەتیەکان بەشدارێکە ئامان جومەبەستی ئێمە لەم فیلمانەوەیە کە خەڵک ئاشنا بێ بەوەی کە پێشمەرگە چییە لە لای ئێمە وە چ ئازایەتێک دەکا بە تایبەتی لە بەرەنگاربوونەوەی تیرۆرە بۆیە دەبێ ئەم جۆرە لە فیلمە ئەم جۆرە لە دراما پەیامیشی تایبەتی هەیە بێگومان وڵاتێکی وەکو تورکیا وڵاتێکی وەکو ئێرانیا هەر وڵاتی هیندستانیا چۆنێکی تر پەیامیان هەیە ئەوم پەیامیان بەداخەوە دەبێ ئەمە پەیامێک بێ سوء ئیستیفادەی لێ نەکرێەوە خەڵک زیانی لێ نەکرێ بەشێ لە میدیاکان شەوانە کاتێک کە ڕاپۆرتێک زانیاریەک فیلمێک بڵاو دەکەنەوە لەسەر شاشەکە تەمەنی وەرگردانێن زۆر جار لە سەروی 13 14 15 16 ئەمە ئەتوانین بڵین بەم دیاریکردن تهدیدکردنی تەمەنە ئیتر بەرپرسیارەتی و دڵسۆزی میدیامان بۆ ڕوون بۆتەوە ئیدی میدیا بەم نووسینە خۆی بە بەرپرسیار و دڵسۆزی ڕاستەقینەی خەڵک بزانێ ئەگەر میدیا توانی فراغی هەموو چین و توێژەکان پڕ بکاتەوە و منداڵ بەرنامەی خۆی هەبێ گەنج بەرنامە و حەز و خولیای خۆی لە ناو میدیا بینیەوە پیرەکانمان دایکمان خوشمان هەر کەسێکی تر لە ناو میدیا توانی ئەم جۆرە لە خۆی دۆزیەوە لە ناو یەکێک لە بەرنامەکانە لە یەکێک لە دراماکانی یا یەکێک لە فیلمەکانی ئەوجا دەتوانین ئەم پۆلێنکارێ بکەین من دەمەوێت لەمە ئەوە بڵێم ئێستا بەداخەوای لێ هاتووە گەرە ئەو زائید 16 یا زائید 7 یا هەر زایدێکی تر کە دانێ لەسەر میدیا باوەڕکە من لە زۆر شوێن دیقەتم ماوە کە مناڵ یا هەرزەکار ئەوەی بینیوە ئەمەندەی تر ئارەزووی کردووە یعنی بینیمە بەتانەکەی لا بردووە لەژێر چاوە سەیری گەورە بزانە ئەمە چییە ئەمە چ موهیمێ یا پێی دەوتری ئەمە نابێ بۆ تۆ نابێ کە منداڵ
بەرنامەی نەبوو کە بەرنامە کە مناڵ شتێکی تری نەبوو سێری بکەوە تامەزروێ بێەوە هەست بکە سێری شتی خۆی کردو هەست بکە کە کۆتایی بەوە هاتۆ کەیتر ئەوە دەبێت خەریکی شتێکی تر بێ ناچێت بە دیارەوەدا بنیشێ بۆچی ئەمە زای 16 بۆچی ئەمە زای 18 ئەنی وای لێ هاتۆ ئەمە وای زیاتر خۆش بووە لە ناو خەڵکە لە ناو منداڵە بە تایبەتی و لە ناو چین تۆژەی کە نابێ سێری کا بە حسابی خۆی لە هەموو دنیاکە ئەمە گرنگە و پێویستەکە و ضرورە و ئەرکی سەرشانی میدیایەکە هەر بابەتێک یا هەر بەرنمەیەک یا هەر فیلمێکە نیشانی دەدا دەبێت تهدیدی بکە بۆەوەی کە ئەمە بۆ چەنە بێت چکە هەندێک حاڵەت و دیمەنەیەکە نەشیاوە بۆی منداڵ یا گەنج یا هەرزەکار سەیری بکە بەڵام لەبەرەوەی لە لای ئێمە ئەم جۆرە لە فەراقەکان پڕ نەکراوەتەوە و گەنج و منداڵ هەست ناکە بەوەی کە تا ئێستا شتێککە بێت کە ئەم بتوانێت حەز و ئارۆزەکانی لەنا ئەم میدیا ببینێتەوە بۆیە بەردەوامەوەڵەدا بە دوای ئەم بابەتە ئەم فیلمەیە ئەم درامای بچێکە دایکی یا باوکی براگەورەکەی سەیری باش مامۆستا وا دیارە کاتی بەرنامەکەم تەواو بوو بەڵام پێم خۆشە بە کورتە کۆتا پرسیارم کەم و جەنابیش زۆر بە کورتێکە بەڵام دەیتەوە بەچی چارەسەری ئەم ڕەوشەی میدیایە بکەین ئەم پشێوی و ئاڵۆزیەوە نەبوونی بەرپرسیارەتی میدیا بەرامبەر بە وەرگر و هەر شتێک میدیا حەزی لێی بوو و نەشێ بۆ گوتن نەشێ و پێویست نەکا بگوتە میدیا هەر دەیڵێ لە پێناو زیادکردنی بینەر و وەرگری خۆیدا چۆن ئەم ڕەوشە چارەسەر بکەین. من پێم وایە دەبێ هەمومان ئێستا مەترسیەکە دەزانین هەمومان کێشەکان دەزانین بۆیە میدیا و میدیاکاران بەخۆشم و ئەمجا بە تۆشەوە و بە کەناڵی پەیام و هەموو کەناڵەکانی ترەوە دەبێ بزانن ئێستا خەڵک چەنە ڕۆحی ماندووە و چەنە جەستوی ماندووە و چەند دەمێشکی ماندووە دەبێ میدیا لە ئاستێکا بێت کە کەمێک لەم ماندوێتیانە ناڵام هەمووی چکەوەکو وتم هەمووی نە میدیا لێ بەرپرسیارە و هەمووی نە میدیا دروستی کردووە بەڵام ئەوەندەی کە گرنگە و ئەوەندەی ڕۆڵی بەر میدیا دەکەوێت دەبێ میدیا ئەو ڕۆڵی کە بەری ئەکەوێت ڕۆڵێک بێ ئیجابی بێ نەکتربی کە بەداخەوە ئێستا وەکو لە سەرتاش ئاماژەم پێکرد میدیا کاریگەریە مادەم کاریگەری هەیە دەبێت کاریگەریەکەی زۆرتری نیە بەلای کاریگەری ئیجابیان زۆر سپاس بە بەڕێز لەتیف حوسێن توێژەری کۆمەڵایەتی کە میوانی ئەمڕۆی بەرنامی باسوخواز بووی. زۆر سپاس بینەرانی بەڕێز و خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەبوون تا بەیگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.